كاك محمد فەرموو براشینەکەم. مامۆستا سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵی وبەڕەکاتوو. کاک محەممەد مامۆستا گیان دوو پرسیارم هەیە. پرسیاریەکەمت فەرموو قوربان. مامۆستا گیان من سایقم لە هێڵی کەرکووک. بەڵێ. زۆربەی جار ئەو مزگەوتە جگە لە مزگەوتە کوردیەکان نەبێ، ئەو مزگەوتانی کارەبنشینی ناکرێتەوە. جاری وایە لە ڕێز و قەدرمێ بۆ احترامێ بۆ جاری وایە میز ئەەکەین مەجالمان نییە، بۆ دەست ئاومان مەجالمان نییە. ئایا جلەکانم ئەگەر قەترێکی بەرکەوێ بێ نوێژ نابم دوایی قەترەی میزی بۆ نمونە ناتوانم، مزگەوت نییە لادەم. پەنایەکەوە دیوارێکەوە شوێنێکەوە لە پەنایەکەوە دیوارێکەوە ئاوێکلنیسێ بەکار بێنم دواتر چی بکەم ئەگەر پاشە میزی قەتریەکە بێ. بەسەر چاو پرسیارێکی جوانە کاک محەممەدی شەڵا بۆ ڕوون دەکەمەوە گوێبیست بیدا درێژەی بەرنامەکەدا ئینشاءالله. بەسەر چاو دووەمیش مامۆستاگیان پەیوەندی بم بابەتەوە نییە. زۆر حەزم کرد ڕۆژگارێت تەلەفۆنێکت بۆ بکەم هەنێک کتێبی بەسوودم بۆ مناڵەکان ئەوێت. واللهی کاکە محەممەد من لە خزمەتان بس بڕوام پێ بکە لە کۆمەڵە کەناڵی تریژ وتومە من هەل لە ماڵیشەوە مۆبایل منە تۆزێک جۆسکەی ناوە میتیهابی هەیە زۆر جا تووشی سەرسوڕان دەبم. ئەو دکتۆرە بەڕێزانی کە کتێبەکانم پێ بڵێ والله زۆر حەزەکەم بیکڕم تقریبا ساڵێک بێ کتێبخانەیەکم کردووە. والله دەستخۆشی لێ دەکەم الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە خۆزگە هەموو ماڵە کتێبخانەیەکی تێدا بووە ئەو ماڵی کە کتێبخانی تێدا نەبێ هەژارە منداڵەکان دیاڕەبی تەمەنیان پڕبەرەکەت و درێژ بن و خوا بە نازی دایک و باوە گەمیشە پەروەردەیان کاو ئەوان بۆ ئێوە بێڵێ ئێوەش سایە و سێبەر بن لەگەڵ دایکیا بۆ ئەوان تەمەنیان چەندە الحەمدولله. واللهی مناڵەکان خوانی برێ مامۆستاگیان چوارمان هەیە خوانی بڕێ الحەمدولله خوای گەورە پانزە و سیانزە و دە و چوار. بەڵێ تەواو یعنی لە پۆلی نۆوە هاتانە. والله دەست پرسیارێکی جوانە. حەزەکەم کتێبێکی بە سوود بێ ڕۆژگارێک بێ خۆشم نەمێنێم ئیسفادەی لێ بکەن. بەسەر چاو ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە من ڕوونکردنەوە دەدەمێ بە ئیزنی خوای گەورە. کاکە محەممەد دەستەکان خۆش سپاس بۆ تەلەفۆنەکەت بۆ پرسیارە جوانەکە خوای گەورە سەلامەتتان کە. کاک محەممەد فەرمووی سایقم لە کەرکووک ڕاست دەکەی جاری وایە بەداخەوە مزگەوتەکان وەکو پێویست ناکرێنەوە یان شوێنی بێزگە لە مزگەوتەکان مزگەوت نەبێ هەر تەوالێت بێ ئەو وایە حکومەت لە هەموو گەڕەکێکە بەڕاستی ئەو بابەتێکی ضرورە. کاک محەممەد شتێکی باشی وروژاند خۆزگە شارەوانیەکان واجبی سەرشانیان بوو لە بازاڕەکاندا لە گەراجەکاندا واللهی بەڕێزان زۆر زۆر ضرورە تەوالێتی گشتی هەبێ پاک و خاوێن بێ یعنی خەڵک بە پوختی ینی ئەمە شتێکی زۆر مرۆڤیە هەموو مرۆڤێک لە پیاوان لە منداڵان لە ئافرەتان پێویستی بە چوونە سەر تەوالێت و قەزای حاجەتی خۆی هەیە شتێکە هیچ عیبەیەکی تێدانێ مە مرۆڤە هێشتنەوەی بەڕاستی ناڕەحەتت دەکات. یعنی گە بتەنانە مزگەوتی لە بەرهەندێک شت داخرێ ئەوە شارەوانی بەو ئەرکە لە هەموو شار و شارۆچکەیەک لە هەموو بازار و گەراجێک و شوێنە گشتەکاندا تەوالێتی گشتی هەبێ واجبی حکومەت بۆ ئەمە جێبەجێ بکە. بەڵام ئێوە بە هەر حاڵ کاک محەممەد دەفەرمێ جارێ دەچێت شوێنێکەوە پێویستی خۆت جێبەجێ دەکەی. کاک محەممەد مادام لەو شوێنەدا شەرع دایناوە دەفەرمێت لە شوێنێکە میزەکەت بکە با بە کوردی بڵێن میزەکەت بکە کە بەردێک نەبێ یعنی بە بەردێکی یامەکە بە دیوارێکی یامەکە پێت هەڵپڕژێتەوە ئەگە بای دەهات بەڕێو ئاڕاستەی بایەکە دامەنی شەو پڕیشکەکان بۆ بێنێتەوە ینی ئەمانە ڕاستچاوکە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی شوێنێکی لمین هەڵبژێرە گڵێک بێت کە هەڵی مژێ ناوجایەک بێت کە هەڵی مژێ ینی بە بەردێکی لووس یامەکە بە بلۆکێک یامەکە بەرەو ڕووی ئاراستەی بامەیکە ئەنجا پاشان خۆشە تووشی وەسوەسە مەکە مەگەر ئیلا چاوت لێبێ بە یەقینەوە پەڵەیەکی گەورە میس هەڵبەزێتەوە و ڕێک بە شڕواڵەکەت کەوێ بە پانتۆڵەکەت کەوێ بە پێستەکەت کەوێ ئەمە واجبە ئەو شوێنە بشوێەوە. بەڵام هەل لە خۆ گومان دروست مەکە وەڵڵای لەوە چە پڕیشکم پێڵپەڕی بێت ناخێر هیچت پێڵ نەپەڕیوە ئەو شتانی کە بە چاو نامبینی خۆ تووشی وەسواس مەکە. ئەو شوێنی عەرزم کردی کە ئەو بەولە ئەو میزەی لێ دەکرێ گرنگ ئەوەیە شوێنێکی ڕق نەبێ پێت هەڵپڕژێتەوە ئەو شکۆڵ کاتە دڵنیای کە لە نوێژ چووە شوێنێکی فشەڵ و عەرزێک ژایەک شتێک هەڵ بژێرە یان ئەگە کلێنسێکی زۆر لا و کلێنسێک دانێ لەسەر کلێنسەکە ئەو هەڵی دەمژێ نایڵێ بەرەو ڕوود بێتەوە نایڵێ بەرەو لەشت بێتەوە بەرەو شڕواڵ و پانتۆڵەکەت بێتەوە ئەو کاتانە شت ورد مەکەنەوە مەگەڕێ بە لەشی خۆتا بزانی داخۆ ئەبێ پڕیشکێکم بەر نەکەوت پێ نەخێر ئەسڵ وایە هیچت بەر نەکەوتووە خوا نەخواستە بەریشت کەوت پێش شەرع عەفوی لەو شتە وردانە داوە کە بە چاو نابیندرێن و با تووشی وەسوەسە نەبی. دوێمیان دەستت خۆش بێڵی کتێب بۆ منداڵەکان لە نوێی بناڕەتی بەرەو خواردن خواتەمەنیان پڕخێر و بەرەکەت کە ئەو ماڵی کە کتێبی شەرعی و دینی تێدا بخوێندرێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءڵڵا بەرەکەتی تێدەکەوێت. ئێستا من کتێبەکان چونکە ئەوەندە زۆرن ناتوانم بڵێم کتێبێکی دیاری کراوە
بەڵام هەر ئەوەی کە کاکە محەممەد تۆ کتێبخانەیەک لە ماڵەوە داناوە دڵنیا بە بەرەکەتی خواڕووی لە ماڵەکەت کردووە دەستەکانت خۆش بێ بەڕاستی بوونی کتێبخانە بەتایبەت بۆ منداڵەکانت ئەوە سەدەقەی جاریە منداڵەکانت بیخوێنەوە هەر خێرت بۆ دەنووسی لە دوای مردنی شت تەمەند درێژ بی ئینشاءڵڵا هەموومان دەمرین لە دوای مردنی شت ئەم کتێبە تا بمێنێتەوە منداڵەکانت منداڵەکانت موسڵمانێک مامۆستایەک ئافرەتێک پیاوێک کەسێک بیخوێنێتەوە تۆ لە قەبرەکەشا خێرت بۆ دەنووسرێ بەڵام هەوڵ بدە لە ماڵەکە تا زنجیرەیەکدانێ بۆ نمونە تەفسیرێکی قورئان هەبێ ئێستا تەفسیری ئاسان هەیە تەفسیری ڕۆشن هەیە تەفسیری ڕێبەر هەیە ئەو تەفسیرە کوردیانە تەفسیرێکی کوردیەکی ئاسان بۆ منداڵەکان با لە ناو کتێبخانەکەدا هەبێ ئێستا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کتێبانی زنجیرەی بەهای فەرمودە هەیە بەهای فەرمودە 6 کتێبی دەرکردووە لە بازاڕە لە ناو کتێبخانەکان هەیە هەندێک کتێبی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم با لە کتێبخانەکەدا هەبێ ڕۆژی پڕشنگدار هەیە کتێبی مامۆستا عەبدوڵڵای هەرتەلە ڕەحمەتی خوای لێبێ لە فیقی ئیمامی شافعیدا یەک کتێبی بچکۆلێت تەواوی باسی نوێژ و دەست نوێژ و تەیەموم و ڕۆژ و حەج و عومرە و کڕین و فرۆشتن بە ئاسانترین شێوە شتێکت فێر دەکات يعني ئەم کتێبانیان بۆ بکڕە لە تەفسیر لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەذهبی ئیمامی شافعی لە فقه و شەریعەتدا تر ئەم بابەتانە شتێکی زۆر باشن کتێبەکانی ئەدهم شەرقاوی کتێبی زۆر باشن لە بازاڕە بپرسە بڵێ کتێبەکانی ئەدهم شەرقاوی کە کراون بە کوردی نووسینگەی ڕێنوێن لە سلێمانی بۆ هەولێریشی ناردووە کتێبەکانی ئەدهم شەرقاوی کتێبی زۆر باشن یعنی ئەو تەمەنانە ئیستیفادەی لێ دەکەن و زۆر جوانیش لێ حاڵی دەبن هەمووشیان کراون بە کوردی بە ئیزنی خۆی گەورە با لە ناو کتێبخانەی منداڵەکاندا هەبێ عەقیدەیەکی سەلامەت فکرێکی میانڕە و دوور لە توندوتیژی و فکرێەوە بۆ باسی هەم دنیاە هەم قیامەتە ومێدەوارم کاکە محەممەد منداڵەکانت تەمەن پڕ بەرەکەت بن خوای گەورە تۆشیان بۆ بێڵێ دایکیان بۆ بێڵێ ماڵتان پڕ بەرەکەت بێ بە بەرەکەتی ئەو کتێبخانەی ئیسلامی کە لە ماڵەکەتاندا دەبێت